بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان، تەوەری ئەمڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە بۆچی حکوومەت هێرێمی کوردستان بێبەڵێن بوو لەوەی کە بڕیاریدا بوو 25 هەموو مانگێک موچە دابەش بکات، بەڵام دەزانین کە ماوەی چەند مانگێکە موچە لە کاتی خۆیدا دابەش ناکرێت و حکوومەت هێرێمی کوردستانیش بێبەڵێن بوو لەوەی کە بتوانێت موچە دابەش بکات. لە ئێستادا نزیک دەبینەوە لە مانگی ئاب، بەڵام بەشێکی زۆر لە موچە خۆران لە سنووری پارێزگای سلێمانی موچەی مانگی حوزەیرانیان وەرنەگرتووەتە، موچەی مانگی شەشیان وەرنەگرتووە کە موچەکانیان دواکەوتووە. کۆمەڵێک بۆ کارن لێرۆ کە باز دەکرێن لەوانە داهاتی ناوخۆوە هەماهەنگی نەکردن لە نێوان پارازگەکاندا بۆ داهاتی ناوخۆ. لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا پارێزگای هەولێر و دوهۆک و دەوروبەری مانگانە پێویستی بە 510 ملیار دینار هەیە بۆ دابینکردنی موچەروەها. لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی 400 ملیار دینار پێویستە بۆ دابینکردنی موچە. مانگی ئایاری ئەم ساڵ سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ پارێزگاکاندا ڕایگەیاند کە بۆ تاواکاری موچە چی دیکە پشت بە داهاتی ناوخۆ نابەسرێن، بەڵکو لە ڕێگەی داهاتی نەوتەوە ئەوە دابین دەکەن و موچەی فەرمانبەران دابین دەکەن، بەڵام بەڵێنەکەی خۆیانیان نەبردە سەر. دووبارە بۆ تاواکردنی موچە پەنیان بردوتەوە بەر داهاتی ناوخۆکە لە ئێستادا بۆ تاواکردنی موچە پێویستی بە 170 ملیاری دیکە هەیە لەگەڵ داهاتی نەودا بۆی کە موچەی فەرمانبەران دابین بکرێت. لە ساڵانی ڕابردووتردا بە قۆناغ موچەی فەرمانبەران داهاتەکەی زیاتر بوو بەوەی کە لە سەرەتادا 850 ملیار دینار پێویست بوو بۆ موچەی فەرمانبەران، بەڵام قۆناغ زیاد کرات، دواتر بوو بە 880 ملیار. لە ئێستادا پێویستی بە 910 ملیار دینار هەیە کە موچەی فەرمانبەران دابین بکرێت. دەزانین کە لە هەرێمی کوردستاندا موچە خۆرمان هەیە و لە سەدا 6 زیاتر موچەی داهاتی وڵات بۆ موچە خۆران دەبێت، بەڵام حکوومەت هەرێمی کوردستان بێبەڵێنە لە دابینکردنی موچە، وەک چۆن لە بەشێکی زۆر لە بابەتەکانی دیکە بەڵێنی خۆی نەبردۆتە سەر، لە هەمان کاتیشدا نەیتوانیەوە بەڵێنەکانی خۆی لە دابەشکردنی موچەوە کاتی پێدانی موچە بە فەرمانبەران دابین بکات. لە مانگی ئایاری ئەم ساڵدا سەرۆکی حکوومەت ڕایگەیاند کە پێویستیان بە داهاتی ناوخۆ نابێت بۆ دابینکردنی موچە، بەڵام بۆ ئەوەی کە ئەو بیانوە بدۆزنەوە کە موچە کاتێک دواکەوت بڵێن داهاتی ناوخۆ ڕێخستنەوەی بۆ نەکراوە، بۆیە یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی موچە بۆ ڕێگنەخستنی داهاتی ناوخۆ دەگەڕێتەوە. لە مانگی یەکی ئەم ساڵ و تاوەکو مانگی 4 داهاتی ناوخۆ بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە، لەوەی کە لە 300 ملیارە بۆ 450 ملیار دینار زیادی کردووە، لەگەڵیشە داهاتی نەوت لە گەشتوتە تریلیۆنێک و 750 ملیار دینار، کامەش داهاتی نەوت زیادی کردووە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا دواکەوتنی موچە بەردەوامەوە یەکێک لە کێشە و گرفتەکانی خەڵکی هەرێمی کوردستان دواکەوتنی موچەکەیەتی لە و هەروەها شێوازی دابەشکردنەکەیەتی کە ئێستادا یەکێکە لە کێشە هەرە سەرەکیەکان بەتایبەت چینی خانەنشینان کە هەموو مانگێک کێشە و گرفتێکی زۆریان بۆ دروست دەبێت لەوەی کە چۆن موچەکانیان وەربگرن. ئەمە یەکێک لەو کێشە و گرفتانی کە بەرەوکی هاوڵاتیانی گرتوتەوە بەدەل لە چەندین کێشە و قەیرانی دیکەکە لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەوێ ئازیز دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت سەرنج و تێبینی خۆتان لەسەر ئەم بابەتە دەرببڕن و زیاتر بەرنامەکە دەوڵەمەندتر بکەن بۆی کە سەرنج و تێبینی خۆتان لەسەر ئەو بابەتە بخەنە ڕوو. دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک ئاواد لە سلێمانی وەردەگرم. السلام عليكم كاج دانيال. عليك السلام ورحمة الله كاج ئاواد جان، باشیت؟ تەوەرەکە هەر لەسەرەوەیە کە موچە دابەش ناکرێ و داها زۆرە. بەڵێ وایە؟ بێگومان. طبعا کاج دانیال لەسەر تەوەرە داها زۆرە، پارتیەکێکی داهاتیان زۆرە، ئەتوان هەمومانی لە مانگی لە 25 مانگا مەعاش بن. داهاتەکەیانەوە زۆرە. ڕاست. بەڵام بۆچی دابەشی ناکەن کاگ ئاواد؟ هەمومان بەڵێ بۆچی دابەشی ناکەن؟ ینی هۆکار ئابووریان و هۆکاری سیاسیە؟ هۆکارەکە نە سیاسی و نە ئابووریە، ئەوەیە کە ملمەلانیان سەر دەوڵەمەندکردنی خۆیان. ئەم بابەتە لەسەرەوەیە کە خۆیان چۆن دەوڵەمەندکەن منافەسەی یەکتریەکەن. تا پارتی لە یەکێتی گەندەوترە، یەکێتی لە پارتی گەندەوترە، یەک لە یەک گەندەوترن خوادیان باتەوە بۆ خاتی مولی پێغەمبەر و 140,000 پێغەمبەر. بەڵام چییە؟ ئێستا خەڵک بۆ والێکەن لەبەرەوەی کە منافەسیان لەسەر خۆ دەوڵەمەندکردن.
جا حەزەکەم کاکداریان مادام هەر پەیوەندیەکەین با قسە لە تەشتێکی گرنگیش بکەین باشە لە خزمەتین بە هەر باسی پارتیەکی دینەکەین ئەو کاکە یەک جارەوەن تا سادەتەوە پارتیەکێتی گەندەڵە خۆشیان ئەترافیان کردو کە گەندەڵی هەیە دزی هەیە ناشەفافی هەیە نەعەدالەتی هەیە ئەوە لە دەمی خۆیانەوە ئەم قسانە ئەبیستینە تەلەڤیزیۆنەکانەوە وەکو جەناب ئاگاداری ڕۆژنامەنووسی وەکو تەلەڤیزیۆنی پەیام و هەموو کەناڵەکانیش خۆیان لە دەمی خۆیانەوە ئێمە گەندەڵین ئێمە دزین ئێمە ئەوەین ئێمە ئەوەی بەس یەک نقطەی مهم هەیە حەزەکەم ئێوەش و هاوڵاتیانیش هوشیارکەمەوە نەکوشیارکەمەوە با بڵین ئاگادارکەمەوە من دڵنیام تۆڵەسە بە دەنگدان ئەم دوو حیزبە لە ناوەچن بە دەنگدان بەڵام بە هەڵبژاردنێکی پاک و بێگەرت تەزویری تێدا نەکەن دووبارە پاک و بێگەرت باوەڕکە کاک دانیار بە دەنگدان لە ناوەچن ئەمانە کەسیان لەگەڵا نەماوە شەرعێتی میلەتیان لەگەڵا نەماوە میلەتیان لەگەڵا نەماوە کاک دانیار ئەمانە کۆمەڵێک دز و چەتە و چڵتاوخۆر و بندیواریان لەگەڵا ماوە ئەوانە هیچ دینە ڕوخێن دەست چییە دەنگدانێکی پاک و بێگەر شەفاف خەڵک بە ئاردوی خۆی چە دەنگ با دەنگ با بە پەیام دەنگ با بە حیزێکی کرد ئەمانە دەمێکە دۆڕاون دەمێکە لە ناوچون کاتێ دانیاگیان حەزەکەم خەڵک حەزەکەم هاوڵاتیان ئەم ڕاستیە بزانن ئەمانە شەرعێتیان نەماوە نەشەرعێتی قانونیان ماوە نەشەرعێتی دینیان ماوە نەشەرعێتی مانەوەشیان ماوە بەڵکو ئەمانە بەهێزی سەردار ئیساماونەتەوە ئەگەر دەنگدانێک هەبێ ئەمانە لە ناوەچن لەگەڕ سڵاو و خۆشەویستیم بۆ هەموو لایەک زۆر سپاس کاگاوات لە سلێمانیەوە دەچمە لای پەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە هەولێر وەردەگرم کاک عەبدوڵڵا یان سڵاوی خوات لێبێ کاک عەبدوڕەحمان عفوا كاكا سلام عليكم أستاذ سەر هەردوو چاوەکان و عەلەیکە سەلام و رەحمەت الله السلامة بي طبعا ما وصلت جنابة دزاني 900 مليار دينار بيويستا تبو موتي فرمان بران وموتي خوران بهر نوعك بله جنابة أن فرمون أري لو دافش ناكري ما وصل يغروش تأخير بي دكاتو 60 مليار 900 مليار دافش سرسيكا كبريتي للروزاني معك طبعا هر روزه 30 ملياري ببردكي او 30 مليارا اگر لمشاريع اجبكات سندي هذا تشي برأي جنابه راست طبعا يك تاك الروز 30 مليار لايش دابي مبلغ شي قال زور هذا تشي اتو اوا زوري لفرقترا بس مقوله شي قال الناس دار هي دله بستم كار مله لو ستم دكي كويلة بلي بودة سمينيو لا تسأل الطغاة لماذا طغوا بل اسأل العبيد لماذا ركعوا تقيش يا أستاذ أتو لمتمبرسة لو كردنا بكوملا تبع عربي كيدلين الإبادة الشاملة هر مادة شي دستي لبودة بل لهر بوارشي لهر شكلك لهر لونك لهر نوعك على الإطلاق غشة من نظر مفهوم حديثك على أساس ملتش اللي صدت أنه تنجي إسلام بي من غشنا فليس منا يعني أدي باشا شيء إسلام شيء مسلمان ما دام هرشي غش بكا لو أمة لتاركي أو أمة دربسي من غشنا فليس منا لو عربي نعاسان ترهيا ما مفهوم تريش هيا يعني احتمال من دالك صفية متوسطي في بالإضافة لسر من ليس معنا عفوا من غشنا فليس منا وأنا اليوم لسه بنرسي يكشتها يا أستاذ دانيال كان السلامة اللي لقى بيستراني تريش وكادري راديوش لا الاستراتيجية الدولية أو كيسنجري كمالي كردي ويران كرد لحفت عوفينت يك جملة قل سيرها إدارة الأزمات لا حلها واتا يعني بري وبردني قيران كان بيت عرسر إدارة الأزمات لا حلها خرجيك أمريكا ما مستقبل لسر خاخكي دانا مقولكي بلقيسي لسر تطبيق دبي إن الملوك إذا دخلوا قرية نفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة لا إن الأمريكان إذا دخلوا وطنا أفسدوه وجعلوا أعزة أهله أذلة بالراتبي
ئیبادەی شاملە ئوستاد لە زۆر جار ئەمن باسم کرد دوو پاتی دەخەمەوە با بیستەرە بە ڕێز و محتەرەمەکان بیبیستن بەندی چوارەمی بڕگەی هەفتەمی قەیمان نامەی 47 ساڵی 48 جنێڤ عربيكي دلي يتساوى الآمر والمأمور في العقوبات عند ارتكاب جرائم الحرب والجرائم ضد الإنسانية وجرائم الإبادة الشاملة. استاذ جرائم الحرب برفايا، جرائم الدجمروفاية برفايا، جرائم كركردني كوم بكومل برفايا. أتو لسر متيبة جوابي يعني لسر إبادة شاملة كهر همومان على الإطلاق لتارتيوي 435,000 كيلومتر خاش عراق بطل مليون كيوا بخمو بيخاتو نتوو آين زايكوا على الإطلاق أمر إعدام درس وما تنفيذ. والسلام عليكم. وعليك السلام كاك عبد الرحمن لهوليرو دشمنای پیوندێکی دیکە کاک دیاری لە سلێمانی وەردەگرم. کاک دیاری گیان سڵای خوارد لێبێ. مامۆستاگیان چاوە ماژەکەم باشی سەر دوو چاوەکانم کاک دیاریگیان باز بۆ هەمووتان و بۆ تاپەکەدان و بۆ یەک بێستان عزیز یەمێت مامۆستا هیچ نەماوە لە وڵاتەیە یعنی دەستان کردوتە ناو وەرەخی ئەم فردی هەموومانەوانێ هیچ نەماوە یعنی هەموو ڕۆژەکە بەرنامەی کە لەسەر پێت نییە یعنی ئەمانە هیچیان پێ ناکرێت ئەمانە هیچ ڕووناکایەکیان تیان نییە هەتاکو بۆیان بچین. گوێ لێ مامۆستا بەڵێ کاک دیاریگیان گوێم لێت. یعنی ئەمانە ئیتروایان لێکردن کاکەگیان کردویانی بەجا هەنگەما کردویانی بەناو بیرە کردویان بەناو چاڵی تاریکیە نە بەنزینمانە نەوەدمانە ئاونامە نە گازمان نە حێچ نە کارەبامە ئەمانە هیچ ڕووناکایەکیان تیان نییە. ئیتر تکاتان لە یەکەم ئێوەش بۆچی خۆتان جیا کردەوە توانێت لەم حیزبە بۆی ئێمە دەنگ بدەین بە ئێوە بۆی کاکەجیان کە یەکێ تری ئێوە وەکو ئێوە بێنە سەر شەقا بۆچی نایەن ئەو پرسیارەمەیە. ڕاست زۆرێک لە هاوڵاتیان کە ئومێدیان بە ئۆپۆسیۆن هەیە بەڕاستی ئەم پرسیاریان لا هەیە کە بۆچی ئۆپۆسیۆن لەوانێ ئەوانیش پەیوەندی بە سیاسەتی خۆیان ئەوە هەبێت بەڵام گرنگە لە هەموو بارودۆخێکدا لەگەڵ میلەت هابن بەڵام بەگشتی ینی بەدەل لە ئۆپۆسیۆن هەمومان لەگەڵ ئەو هیچی ڕاز ناکات دوێە بەڵام کاک دیاری یەکشت ئەگەر ڕاز دەکەن کاکەجانەوە چوار هیجاب و ناتەوە حزب کاکەجیان هەر هیچ نێن بێ کاکەجیان چەند کورسین وەرنە سەر کاکەجیان سەر جادە ئەگەر من ناتم سنگم نەنا بە گولەوانە بڵێ ڕووی باوکت ڕەش بێت. دوور لە تۆ کاک دیاری بەڵام یەک شتیکە بۆ نمونە لە ساڵی 2011دا کە بارودۆخ یاریمی کوردستان تاڕادەیەکی زۆ باشە بوو خۆپشاندانێکی بەرفراوان لە سلێمانی و دەوروبەری ئەنجام درا ینی ئەو کاتە ئەو خۆپشاندانە خۆشت دڵنیای کە ئەزانی خۆڕسکی بوو ینی حتا لە سەرەتادا ئۆپۆسیۆن خۆی بێبەری کرد لە خۆپشاندانە ئەو هۆشیاری ئەو هاوڵاتیانی ئەو سەردەمە بۆچی لە ئێستادا بەدی ناکرێ ینی بۆچی هاوڵاتی لەم ساڵی 2022دا بێئومێدە لەوەی کە بێتە سەر شەقام ینی باواز لە ئۆپۆسیۆن بێنی لەوانەیە ئەوانیش کەمتر خەم بن بەڵام بۆچی بەگشتی هۆشیاری هاوڵاتیان بۆ شێوازەیە ئەزانی بۆچی وایە ئێوە وەرنە کاکەجیان وەرنە پێشەوانە ئێمەش هەمومان دێ تێگەشتی ئەگەر ڕازەکەیت ڕاستکاڵی ئەم هەموو دەردی دڵی بەیانەی کە بۆتان کە بەیانەکەن بە ژمارەکەیانم بەرێ یەک مزاهرێکدانێ بزانە عەقڵ حتا سەوری ناکە بەس ئێوە کاکەجیان نایەنە پێشەوانێ ئێوە هەمووی ئیپارن یعنی ببرێکە ئەواڵن بەڵام ینی ڕاستە منیش لەگەڵ تام کە ئۆپۆسیۆن لەوانێت لەو بابەتەیە کەم تەرخەمی هەبێ بەڵام هەوڵاتیانیش بۆ نمونە لە دابینکردنی موچە لە دواکەوتنی موچی خۆیان ینی نایەنە سەر شەقام خۆ ئەمە پەیوەندی بە هاوڵاتیەکە خۆیەوە هەیە ینی بۆ نمونە مامۆستایانی وانە بێش دەرچۆکانی دانەمەزراوی نێو زانکۆ پەیمانگاکان خۆپشاندانێک ئەنجام دەدرێت ینی با بڵین 500 کەسێک کۆ دەبێتەوە ینی نزیک بە 20,000 دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە بۆ نمونە ینی خۆی ئەبێ هۆشیارێکی واشەیە بێ کە ئەم زوڵمستەمە قوبوڵ نەکە ینی بۆچی ئەو وڵاتە پێشکەوتوانە بەردەوام لە پێشکەوتوندان کە یەکێک لە هۆکارەکەیەوەی کە زوڵمستەم قوبوڵ ناکەن وا لەو دەسەڵاتدارە دەکەن کە بێتە خوارەوە سەر کورسەکەی وە داوای لێبوردنیش بکات و واز لە کورسەکەشی بێنێ بەڕاستی گۆڕانکاری گەورە بە میلە دەکرێت دێڵەمەوەی کە لە ڕیفراندۆمەکەوتی من بەجێ دێڵم ئەگەر ئەم ڕیفراندۆمە سەری نەگرمە سەری خۆم هەڵەگرم یەکێک لەوانە بوو کە سەرکردەیەک درۆ لەگەڵ بکەیت لەمانەکەی کەی بەشەرت
لە ماد و لە ساسانیەکانەوانێ لە محمووی نەمرەوانێ هەتا دێتە خولە قۆپچە هەتا دێتە لای مەلا مستەفا سڵێمان بەگی بابا تەشیر نەکەین کاک دیاری ئەوانیش خزمەتێکی باشیان کردووە بەڵام بەگشتی لە ئێستادا بارودۆخ زۆر خراپەوە ینی هەر بەدەر لە موچەژە من لە تەورەکانی دیکە لە بەرنامەکانی دیکەشماندا ئاماژەمان بە چەندین قەیرانی دیکە کردووە کە هاوڵاتیان پێوەی دەناڵێن وە کێشۆگرفتیان هەیە وەخت چارەسەری ئەم کێشۆگرفتانەش ناکرێت و لە هەمووی خراپترەوەیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانی زیاتر بۆ ئەم میلەتە دەخڵکێنن کاتێک هەڵبژاردنیش دێتەوە دووبارە خەڵک بەداخەوە زۆربینەیان بڕوایان پێ دەکاتەوە وایە هەمویان هەڵەخڵاتێنەوەانە زۆر داماون زۆر یعنی ببوورە باوەڕەکەیت یعنی تف لە خۆمەکە بکە کوردە تف لە خۆمەکە یعنی زۆر تف لە خۆمەکەم کە کوردم تف لە خۆمەکەم کاچم بۆ مزگەوت تف لە خۆمەکەم دوو لە تۆ کاک دیاری وامەڵێ بەڵامی تر دەرفەتیش ماوە ژیان ماوە ئینشاءڵڵا دەکرێت بە هەموو لایەکمان گۆڕانکاری گەورە لە وڵات ئەنجام بدرێت بەڕاستی گۆڕانکاری کە خی گەورە لە قورانی پیرۆزدا دەفەرمێت ینی تاوەکو قومێک خۆیان نەگۆڕن گۆڕانکاری ڕوو نادات گرنگی شەکە ئەم میلەتە خۆی لە ناخی خۆیدا ئەم زوڵمە قوبوڵ نەکات وە بیەوێت و نیەتی بێت کە گۆڕانکاری گەورە لە وڵاتە ئەنجام بدرێت تاوەکو بارودۆخی ژیانی هەموو لایەکمان بەرەو باشبوون بڕوا زۆر سپاس بۆ کاک دیاری لە سلێمانی بۆرە یەک قسەمەوە یەک قسەم بۆرە لە کاتم زۆر بۆرە ئەم دوو یعنی سا دوو فیرعونن ئەبێ لە ناو بچن دوو فیرعونن یتر یعنی پشتیوان بەخوای گەورە ئێمە هەمومان لە قەبرەکەین ئەمرین ئەڕۆین نامێنین بەس ئەم دوو فیرعونە بێ لە ناو بچن دوو فیرعونی ناخۆشی خوێنمش دوو فیرعونی ناخۆشی خوێنمشی ئەم میلەتە خی گەورە چی لە بەرژەوەندیە میلەتایە ئەومان بۆ بکات ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ کاکدیاری لە سلێمانیەوە لەگەڵمانە وەڵازان خۆشەویستان وەک پێشتر ئاماژەم پێکرد لە ئێستادا داهاتی ناوخۆ زۆر زیادی کردووە لە مانگی یەکی ئەم ساڵدا تاوەکو مانگی چواری ئەم ساڵ لە 300 ملیارەوە بۆ 450 میلیارد داهاتی ناوخۆ زیادی کردووە ئەمە لە لایەکی دیکەوە داهاتی نەوتیش بە ڕێژەیەکی زۆر زیادی کردو بۆی کە نرخی نەوت تاوەکو 120 دلار لە بەرمیلێکدا بەرز بوویەوە کە ئەمەش کاریگەریکی زۆر باشیە بوو لەسەرەوەی کە داهاتی هەرێمی کوردستان زیاتر ببێت بۆی کە گەشتە تریلیۆنێک و 700 میلیارد دینار لە مانگێکدا کە مەژداهاتێکی زۆر باشە ینی بە هەموو پێوەرە ژمێریارەکان هیچ بیانوویەک نییە کە موچەی فەرمانبەران دوا بکەوێت یاخود بە شواز لە شوازەکان لە نێو بانقەکاندا پارە نەبێت تاوەکو بەسەر موچەخۆراندا دابەشی بکەن ئەندامێکی ژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کە ژێربەژێر لە نێوان یەکێتی و پارتیدا ڕێککەوتن هەیە کە هەریەکەیان لە داهاتی ناوخۆی خۆی موچە بۆ فەرمانبەرانی دابین بکات کە ئەمەش پێچەوانەی تەواوی ئەو بەڵێنانەیانە کە حکوومەت و ئەم لایەنە دەسەڵاتدانە بە میلەتی دەدەن و لە هەمووی گرنگتر کە لە ئێستادا موچەی فەرمانبەران پێویستی بە 910 میلیارد دینار هەیە بە شێوازی لە شێوازەکان لە هەولێر و دهۆک و ئەو ناوچانی کەسەر بەو پارێزگایانن پێویستی بە 510 میلیارد دینار هەیە تاوەکو ماگانە موچەی فەرمانبەران دابین بکرێت وەرەوە هەلە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی پێویستی بە 400 میلیارد دینار هەیە تاوەکو موچەی فەرمانبەران دیاری بکرێت. بە گوێرەی کۆمەڵی زانیاری کە باز لەوە دەکەن لە ئێستادا موچەی فەرمانبەران ینی ئەو پارەی کە پێویستە بۆ موچەی فەرمانبەران حازرە بەڵام بە هۆکارە لە هۆکارەکان لەوانەیە پەیوەندی بە وەزارەتی دارایی و حکوومەت و حکوومەت هەرێمی کوردستانەوە هەبێت کە هەماهەنگیەک نیە یاخود کێشە و گرفتێک بێت تاوەکو موچەی فەرمانبەران دابین ناکەن و نایانێت دابەشی بکەن بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا. دەچمە لای کۆمەڵێک لە کۆمنتەکانی ئەوەی ئازیز کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە نورەدین دەڵێ حکوومەت لەبەر زۆری گەندەڵی و دزیکردن ئاگای لە میلەت نەماوە هەروەها محەممەد جەباری دەڵێ بەرپرسە بازرگانەکان لی بەرپرسن جەلال جەباریش دەڵێ جا حکوومەت کەی پابەندی بڕیاری ڕاست بووە کاروختەها دەڵێ گرانبوونی هەر شتێک تەنها خەڵکە فەقیرەکە دەبێتە قوربانی کەسیش خۆی بە خاوەنی دروستبوونی کێشەکان نازانێت عەبدوسەلام حەمزە دەڵێت خەڵک خۆی بەرپرسە لە گرانبوونی
هەموو شتەکان چونکە بێدەنگی هەڵبژاردووە. یەکێک لەو بابەتانی کە زۆر باسی لێوە دەکرێت و هاوڵاتیانێکی زۆر بەردەوام لە بەرنمەکەی ئێمەدا کە باز لە کێشە و گرفتێکی ئەم هاوڵاتیانی ئەم میلەتە دەکەین، باز لە بێدەنگی هاوڵاتیان دەکەن، باز لە بێ هەڵوێستی هاوڵاتیان دەکەن کە بەداخەوە لە ئەمان لە ڕابردوودابوونی نەبوو کە ئەگەر بچووکترین کێشەیەکە بوو بێ سەبارەت بە میلەتە، خێرا هاوڵاتیان هاتوونەتە سەر شەقام و ئەو زوڵمستەمەیان قبول نەکردووە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی زانا لە گەرمیانەوە. باوکی زانا ئەسڵای خوا لێبێ. سڵاو لە جەناب و مامۆستاگیان. سەرهەردوو چاوەکانم قوربانی چاوم. مامۆستاگیان نە ئێمەم نە ئێوە پێم وایە هیچمان پێ ناکرێ ئەم تەلەفۆن و شتە ئەخڵم نایبڕێ هیچ بکا بەخوا. نە مەسەلەی دەنگدانە، نە مەسەلەی ینی حکومەت ئەو تاکاری دەنگدانە هەڵ پارەی تەوزیعکرد دەماچەیەدا کاتێدا خەڵک یعنی باوەڕ کە لە هەموو ڕوویەکۆ لە هەموو ڕێکۆ خزمەتگوزاری پێشکەشەکە چی ئیسەت بێمنەتە بەنزینە کاتە 1500 گاز دەکاتە 1250 یعنی زۆر بێمنەتە لەم خەڵکە. نازانم ئەم خەڵکە ئەو کاتەی سەدام هاتە خوارۆ ڕەنگە نازان جەناب مناڵی ئێمە لە کەلارانی خوا ئاگادارە پێشبەکە هاتە کەلارۆ هاچی کەلار و سموت هەیەگیریا هەمویان هەموو دایرەکانیان سووتان. بەس ئیسە نازانم بۆ ئەم خەڵکە بۆچی بێئومێد بووە تێ ناگەێن. نازانم ئێوەش پێشڕەوی ناکەن لە خەڵکەکەەوە خەڵ ئەو تاکە ئاکشاسوار بوو تۆزێ خانەوە هۆنێرا نەقیزەکە دیێت ئەویش نەما نازانم چییە. کوا لە ینی ئۆپۆسیۆن کوا خۆی بێبەری کردووە لە میلەت بڕاوکەوانیە ینی وەرە لە پەرلەمان ئەبزانە چ شەڕێک بۆ ئەم میلەتە ئەکەن ینی هەر بەڕاستی دەبینین کە بە ئاشکرا لە پەرلەمانە ئەندا پەرلەمانەکانیان ئەوەی لە توانایاندا بێت دەیکەن کە گەندەڵی و ناشەفافی ئەم داهاتی ئەم حکوومەتە دەخەنە ڕوو ینی غەدرە ئەگەر بڵین لایانی ئۆپۆسیۆن هیچی نەکردووە بۆ ئەم میلەتە تەنها گلەی گازندەیەکەوە هەیە کە لەگەڵ میلەتانی بێنە سەر شەقامەکان. بەڵێ کاکەزانە ئەگەر ڕوخسەتم بدەیت لە خزمەتام قوربان کاکە گیانە حکوومەت یانی چی کاکە تۆ بەیانی ئەگەر ژنێک بۆ نایە ناتوانانی بە خێویکەی عایدە بۆچی پێکتێری باشە ئەم حکومەتە ئەوە سەد حکومەت ڕوخیا لەم لاو لەو لاو لەزان لە قەزاپی و لە کرۆ ئەمانە ئەندام پەرلەمانی ئەخوبە نادەن وەزیری ئەخوبە نادەن یعنی هەر عینەن شکڵە ئەم دەم لادەرەکەن ئیخەنە ئەولا ئەوە کە خەنە شوێنەکەی تر یعنی ئەمە هەموو بەزمێکی ئەم حکومەتەیە بێ دکتۆر بەرهەم هاودیانە سەر هین و لە پەرلەمانە لێ پێچینیان لێکرد دەیاڵە یەک وەزیر ببینە دەرکیا دەیاڵە وەزیرە ببینە خۆبەی دریاوی یعنی ئەم خەڵکە بەم نەخوێنەوارەوە ئەزانێ ئەم حکومەتە نوقسانی هەیە ئەوە تا هەموو شتێک نەما ینی لە خواردنێک هەتا ئەگێتە ئەم پەڕیچۆ دوو قات و سێ قات چوەکەری نازانم بۆچی ئەم حکومەتە بۆچی وا ئەکا لەم خەڵکە ئەگەر پێی ناکرێ براسەسیمی بەغایکان ئەگەر ئەزانی داڕاتەڕێەوە باشەکەی نابرا ئەی هاوە باوکی زانە چۆن تەسلیمیەکە و هەموو داهات و پارەی لە بەردەستێن تۆ تەسەوڕەکەی تەسلیمی بەغای بکە کاکە زانیار سوێن بەخوا پرسیار لە مناڵی بەروێشکە بکە ئەزانێ بۆچی تەسلیمی ناکات هەر پرسیار لە مناڵێ بکە ئەوە چەندێکە ئەو ناداتە ئێمە ئەمان نەوتە دەنە تورکیا خۆ من ئەزانم دەساتمان نییە شوێنێتر نییە بۆی بووین ئەینا وەڵی لەوەتەی کوردە لەوەتەی کوردە سوێن بەخوا تورکمان ڕقی دەکردووە لەوەتەی کوردە هەتا ئیساتێ 130 ئەوەنە حزبی تاوانێتە تورک باوکی زانە تۆ بڕات بەوە هەیە کە پارە نییە لەبەرەوە موچە دابەش ناکەن نەوەڵا خوربان گیان ئەوە گومان لەوانیە ئەوە گومان لەوانی ئەگەر وایە تۆ داوا بکە خوای گەورە بەس قانون بدا کاکە زانە بەس خوا قانونمان بداتێ هیچی ترمان نەکەرێت باشە برا ئێمە ئەمان سەرۆکن بەس ئاخر ماخۆڵە ئیسا بەنزین تو خوا ئاگادارە خەڵک سیارەکەی داوە بۆ بازار ئەچێت لەسەر دادێ سێژە بەشکم لە ڕێی خوایەکیان بگرێ پارەی پێ نییە بەنزینەکەی تێکە خوا ئاگادار تێگەی ئەی باشە خەینا ئەم حکومەتە نازان بۆ چی وا ئەکا لەم میلەتە چی گەرەکە نە لە خوا ترسێ نە لە ئەمریکا ترسێ نە لە بەس تورکیا بێژێ وا بکە بەس تورکیا داوا بکەین لە تورکیا ئەمیشمانە بۆ باوکی زاناتۆڵی بۆچی حکوومەت وا لە میلەتە دەکات بەڵام بۆچی میلەتیش لە کاتی هەڵبژاردندا بە کۆمەڵێک دیاری دووبارە هەڵدەخەڵەتێ و دەنگ دەداتەوە بەم دەسەڵاتدارانە بەداخەوە مامەساگیان خوا ئاگای هەلێهی دەنگدانی خوا ئاگای هەلێ لێرەوە ئێران زیاکاتوە تورکیا زیاک خوا ئاگای هەلێ لە سە تا دەی دەنگ بەم دەسڵاتەنە بەڵام ئیتر چیەکەی کاکە دەسڵاتمان نییە بە پارە خڕیەکەن و ئەیدەنە دەست ئەودیۆ ئەوان چارەسەرەکەن ئەینا ئەمە مەسەلەی دەنگدان ساڵەیە دوودا تا باشە ئێمە هەر دەنگدەین و هەراوێ دەنگدانی بۆچی والا هیچ دەنگدانی نەکەن ئەگەر ئەمە چەند سەرۆکۆتیران گۆڕا لە بەغا خۆیتە ئەم مستەفا کاظمیە وەڵڵاهی پیاوێکی خراپ نییە ئەوە تا بە زۆر لایە دەتزانەیەکی هەیە لێرە براپە ڕێبێژە کاکە ئەمە لاوەن بە
هەدرا گۆڕانکاریە بکە گۆڕانکاریە بۆ ئەم میلەتە من هەر لە ئێستا خەمی نەوتمە بەو کەسەی دروستی کرد هەر لە ئێستا خەمی نەوتمە کە ئیتر جارێکی تر باوەڕ ناکەم نەوتۆ بەدی دەستخۆشی یەکەم باس زۆر هیلاکردنەکەم زۆر سپاس دەکەم عزیز یەمەی باوکی زانە لە گەرمیانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵازان خۆشەویستان ماوەی حەومانگێکە کێشە لە دابەشکردن و چۆنیەتی دابەشکردنی موچەی فەرمانبەرانەوە هەیە هەروەها دواکەوتنی موچەش لەلایەکی دیکە و بۆستێت کە فەرمانبەران کێشە و گرفتیان هەیە ماوەی حەومانگێکە کە ئەم کێشەیە بوونی هەیە لە ڕابردوودا سەرۆکی حکوومەت لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کە چی دیکە هەموو مانگێک لە 25 مانگدا موچەی فەرمانبەران دابەش دەکرێت و لە مانگی ئایاری ئەم ساڵدا لەگەڵ پارێزگاکانی سلێمانیدا کۆبووی ئاماژی بەوە کردکە بۆ دابینکردنی موچیا و تاواکردنی موچە پێویستیان بە تاواکاری داهاتی ناوخۆ نابێت بەڵکو لە ڕێگەی داهاتی نەوتەوە تەواوی موچە دابین دەکەن بەڵام بەداخەوە ئەو بەڵێنەی خۆیان نەبردەسەر و دووبارە پەنایان بردەوە بەر داهاتی ناوخۆ دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر کاک پۆڵا یاسڵای خوا لێبێ وڵی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت لە کارمەندەکان لە هەمویان عەلەیکە سەلام ڕەحمەتوڵڵا کاک پۆڵا گیان بەڕێزم لە مێژە خەون و ئاواتی هەموو تاکێک کورد ئەوە بوو کە ئێمەش وەک میلەتان بۆ دنیا بیسەلمێنین کە دەتوانین ئیدارەی خۆمان بکەین حکمی خۆمان بکەین بەڵام کێشەکە لە چێیە لە دوو دیوەخان ڕکەبەرەیانە هەر لە شاخەکانەوە تا ئێستا هەمومان دەزانین داهاتەیە بەڵام چی نییە دڵسۆزی نییە نیشتیمان پەروەری نییە یەکریزی نییە کەواتە کێشەکە کێشەی سیاسی دوو دیوەخانە نەک دوو وڵات دوو سیاست دوو شتی جیاواز نا کێشەکە سیاسەتی دوو دیوەخانە ئایا لە سلێمانی گوایە داهاتی خۆیان چاوەڕێن مانجی 6 دابەش نەکراوە بۆیە مانجی 7 دەست پێ ناکە ئەرێ ئەی بەچی بە خۆتان دەڵێن حکوومەت ئەوە دیوەخانەکەی سەوز پارەی ئامادە نەبوو دیار نییە ئەی حکوومەتەکە ناوەکەی لەکوێیە بەڵام داخەکەم ئەم دەردا ئەم بەڵایە هەر ئەوە نەبوو تۆ سەیری کە لە 2003 و 5ەوە چیان بەسەر نیوەکەی تری کوردستان کرد ئەو دەیگوت شنگالت بۆ والێ کرد ئەوی تریان دەیگوت کەرکووکت بۆ والێ کرد کەواتە لە ناخیان لە ناو خوێنیان دووبەرەچی فەرتەوازەیی کردنی میلەت تا ئەوانە هەبن ماوە ملەتیش چی بکە فەرتەوازەیە چاوەڕێی چێ بکە لە هیچ لایەکەوە ئومێدێک نییە هاوپەیمانان چەندی فشار دەکەن بەڵام ئەمانە نەک هاوپەیمانان هەموو ناوچەکەیان هەراسان کردووە بە سازشکردن بۆ هەموو لایەک تەنها بۆ ملەتەکەی خۆیان نەبێ ئاخر دەوەرە ئێمە گلەیی لە داگیرکەران بکەین کە کوردستانیان کرد بە 4 پارچە نەخێر ئەو کاتی شەروا بوون ئەو کاتیش پیاوی دیوەخان بوو پیاوی زۆنی بچوو بوو ناوچەیەکی دیاریکراو بوو ئەی پارچەکانی تری کوردستان هەر لێرە شەنگال و مەخمور و کەرکووک و خانەقین بۆ ئای لێ هات هەر پیاوی بچووک بوون کەواتە ئیدارەدان ناکرێ لەلایەن بچووکانەوە ملەتێک کە خوێنی ڕێز بەرامبەر هەموو داگیرکەران شۆفێنیان تاڵانسیان وەستایەوە بەڵام داخەکەم عقلی سیاسەتمەداری بچووکی دیوەخانەکان دەیانەوێت فێڵ لە تاک بە تاچی کورد بکەن وایە داهات ئامادە نییە ئەوەش دەگەڕێتەوە سەر پۆستە زەلیل و ڕسوایەکەی بەغدا هەر لەبەر ئەوە شەموچە دابەش ناکرێ بۆ ئەم زۆنە دەیەوێت زۆنەکەی تر سازش بکە بچووکی کاتەوە بابە ڕەشکاوانە پێ بڵێم وەکو گۆڕان بیکاتە بڵقی سەر ئاو هیچ لایەنێک نەمێنێ دیوەخانێک بمێنێ دا پۆستە دەلیلەکەی بەغداما بێ حاڵمان ئەو حاڵە دەبێ بەڵام دڵیابن نە سوودانی و نە محەممەد شیاع سوودانی و نەزیۆری تر چێ بێ ئێوە دەبی ملکەت بن چێ بێ لە بەغدا ئێوە دەبی سازش بکەن بەڵام تاکە سازش کە نایکەن بۆ میلەتەکەتانە بۆ میلەتەکەتانە بۆ خاکەکەتانە بۆ ئێوە پێتان دەڵێم دازووە سازش بۆ میلەتەکەتان بکەن بۆ داگیرکەران مەکەن موچە چییە؟ ئایا مێژوو باستان دەکە ئەوەندە دۆلارەتان لەگەڵ خۆتان بێت ئاخر نامێنێن بەیانی بە نەخۆشی بێ بە کارەسات بێ بە هەر شتێک بێ لە ناو دەچن مێژوەک بۆ خۆتان تۆمار بکەن زۆر باشە کاک پۆڵا با دەرفەت بین بۆ برادرانی دیکەش هەر هیچ دەبێ لە لاپەڕێک لە لاپەڕەکانی مێژوو ناوتان بە باشی بێت سەرم یەشاندی هەر سەرکەوتوبی عزیزێمی کاک پۆڵا یەکتان بۆ هەموو بینەرەکان زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کە کامەران
لە هەولێر دیارە پەیوەندێکی پسڕەکە کامەرانیش بەڵازان و خۆشەویستان حومانگێکە کە کێشە و گرفتی دابشکردنی موچەی فەرمانبەران هەیە بەڵام تایوەکو ئێستا حکوومەت و لایەن پەیوەنددارەکان نەیانتوانی ئەم کێشەیە چارەسەر بکەن و حکوومەت بەرپرسی یەکەمە لە دابشکردن و دواکەوتنی موچە وەروەها وەزارەتی داراییش بە هەمان شێوە دەبێت وەزارەتی دارایی هەر کێش و گرفتێکی دارایی موچە هەر بابەتێک بێت لەگەڵ حکوومەتدا چارەسەری ئەو کێشەیە بکەن. دەچمە لای پەیوەندەکەی کاکامەران لە هەولێر کاکامەران گیان سڵای خوارد لێبێ. سلام سەرچاوە کاکوباسی بەڕێت. ڕێگە سەلام و ڕەحمەتوڵڵا کاکامەران گیان. ببوورە تەلەفۆنتان بۆ دەکەم. ئەوە بەڵێ بەرنامەتان لەسا موچە و لە سەفا ئەوەیە داهاتیە. بەڵێ گیانە. ئەوە ئەنگو داوا دەکەن داهاتی حکوومەتی هەرێم بچتە سە بەغدا و نەفت و غازی حکوومەتی هەرێم بچتە سە بەغدا. کێ داوا کات کاک؟ وەڵام ئەنگو پرسیاری ئەوەی دەکەم فەرمونون ئەوە پەرلەمانی بەغدایە تەماشای ئەو بەغدایکەن ئەو بەغدای کە جماعەتێک لە کوردستان داوا دەکەن وەڵاهی داهاتی هەرێمی کوردستان بچتە سە بەغدا بەغدا بە شەفافیەت و بە عەدالەت تەوزیعی سا و ملەتەی دەکات فەرمونون ئەوڕۆ تەماشای ئەو پەرلەمانەیکەن کە پیرۆستترین شوێنی عێراقا فەرمو لە دەست دز و جەلدە و ڕوتە و کوترباز و تەقلبازان چی لێ هاتیە فەرمو تەماشای پەرلەمانی عێراقکەن بکەنە قەناتێک کە ئەو پەرلەمانەی پێشاندەن یعنی من چۆن داهاتی من ڕادەستی ئەوانە بکەن داهات ڕادەستی کەسێکی بکەن عەدالەتی تێدا بیت یاسا بزانیت ملەتی پەروەردە بکە فەرمونون ئەوە پەرلەمانی عێراق تەماشاکەن لە دەست ئەو ملەتە چی بەسەهات یعنی یەک ئەوراقیان لە ناو پەرلەمانەیە چۆن ڕەحم بەسەر وەپشتامانی من دەکەن کامەران دەمێ پرسیارێکی ئەو بکەم دەزانی کە ئێستا بەشێک لە خۆپشاندەران لە بەغدا چوونەتە نێو پەرلەمانی عێراقەوە پەرلەمانیان وێران کرد ئەوراقەیان لە ناو دەمێ ئەو پرسیارە بکەم ینی ئەوراقی محەممەد ئەلبوسیان و بڵند دەکەن پیشانی کامیرەکان دەدەن هەموو دنیا ببینیتن ینی ئەم هۆشیارە من لەگەڵ تونوتیژیدانی لەگەڵ عێراق پێپیرۆستترین شوێنی دەوڵەتە کە 40 ملیۆن مرۆڤ لە چاوەڕێی ئەو پەرلەمانەیە ئەنتیخاباتێکی پێشوەختە کرا کاکە ئەنگوش کاندیدەکتان هەبی بۆ ئەو پەرلەمانەی لەوە لە پەرلەمان دەکەن ئەو داوان هەرچی لە خود دەکەن مشکلەی خۆیانە بەڵام ئەوانەی کە لێرە دەڵێن وڵا داهاتی مەڕادەستی بەغدا بکەن بەغدا زۆر بە عادلانە و زۆر بە شەفافانە و زۆر بە ڕەحمانە تەوزیع دەکە فەرماوە پەرلەمانی عێراق دەیاڵە بەڵام ئەو عێراقی کە ئێمە داوا دەکەین حق و حسابی ما 23 میلاکی وە بەڵام ئەگەر واز لە پەرلەمانیش بێنین ینی سێری هۆشیاری هاوڵاتیانە بکەین کە تاڕادەیەکی زۆر نایانێ ئەو زڵمستەمە و ئەو ناودادیە قوبولکەن ئێستا چونەتە نێو پەرلەمانەوە ڕاستە خۆپشاندانەکەیان بۆ ئەوەیە کە جی کاندیدبوونی ئەوان کاندیدە چند پێشکەش کرد ئەوانش بە کاندیدی خو پێشکەش کرد ئەوانە جماعەتی مختەدا سەدرن جماعەتی مختەدا سەدرش بە کاندیدی خو بین کاکە ئەوەش کاندیدی مایە بۆ ئەنجومەنی وەزیران ببیتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خودەوەی باشترێک کە پەرلەمانی وێران کرد ئەوە هوشیاری نییە ئەوە مەملەکەت وێرانکردنە ئەوە لە ناوبردننی مەملەکەتە من لەگەڵەوەیانیم کە بۆ من ئەگەر خۆپشاندانێکیش بکرێت توندوتیژی لێ بکەیتەوە دام و دەستگای حکوومەت خراپ بکرێت لایەن خۆپشاندانەوە بەڵام گرنگە کە ینی ئەو هێزە یاخود ئەو غیرەتە لە نێوان پەرلەمانتە لە نێوان خۆپشاندەراندا هەبێت کە بتوانن خۆپشاندانێکی بەرفراوان ئەنجامدن لەگەڵیشیدا لە هەمووی مهمتر سەرۆکی ئەمنیەتی پەرلەمانی عێراق ڕایگەیاندبوو کە لە سەر و خۆمانەوە فەرمانمان پێکراوە کە یەک فیشک بەڕووی خۆپشاندەراندا نەتەخێنین و ئەمنیەتی تەواوی خۆپشاندەرانیش بپارێزین دەستگا ئەمنیەکان گوتیان ئێمە یەک فیشک ناتەخێنونیە بەڵێ ئەوانش ڕحم بە پەرلەمان بکەن بۆ کە حکوومەت منیش لەگەڵەوەیان نیم ڕحمیان دەوان کرد ئەوانش ڕحم بە پەرلەمان بکەن بۆ ڕحم بە پەرلەمان ناکەن کاکەمەنا تۆ پێ دوایە ئەم خۆپشاندانەی کە ئێستا ئەکرێ ئەگەر لە کوردستان بۆیە ئەوە قوبوڵ دەکرا ینی بۆ شێوازە بچنە نێو پەرلەمانەوە چەند کەسێکی کوترباز و خونە یعنی ئێستا تەماشایکە تەماشەڕان بۆ ڕوخساریان کە بە پیاو ماقولان ناسی ئەوانەی چوونە ناو پەرلەمان ئەتو ئەوە داوا حق مافی خود دەکەی
قودسیەتی ملەتێک وێران بکەیت بەڵام ئەم میلەتەژەوە بێزار بوو لەم دەسەڵاتدارانە هەموو شتێک قبوڵە ینی هەموو شتێک هەموو دەسەڵاتدارێکی قبوڵە بەس ئەم دوو حیزبە نەبن ینی جێگەی داخە ئەمانیش بۆ شێوازە حکومیان کردووە کە خەڵکیش ئەوەندە بێزارە ینی ئەوێ پەنابێتەوە بەربەغدا گەورەترین کوتلە مختدا سەدرە وەنیە بەڵێ فەرمو باوانیش کاندیداتی خوبی نەندرین کاکەوەش کاندیدیمەیە مادەم بە کورسی ئەمامە حەقمانیە کاندی ئەوە یەکسەر ببینە سەرروکی ئەنجومەنی وەزیران ئەوەش کاندیدیمەیە لە بەرامبەر سوودانی با ئەوەش پەرلەمان دەنگی پێ دەبزان چەند دەنگی دێنی ئەگە دەرچوین باشە ئەگە دەریش نەچوین ئەمە خزمەتی ئەو ملەتەی دەکرد ئەوە خزمەتکردنی ئەو مەملەکەت وێرانکردنە زۆر باشە زۆر سپاس بۆ کاکەمەران لە هەولێرەوە لەگەڵمانەوە بەڵازان خۆشەویستان بەدەل لەم بابەتی کە بۆ ئێوەی ئازیزمان هەڵبژاردەوە ئێوەش سەرنج و تێبینی خۆتان لەسەری دەڵێن دەبینین کە لەسەر شاشەی کەناڵی پیامیش دەڕوا خۆپیشاندانێکی بەرفراوان لە شاری بەغدا بەردەوامەوە خۆپیشاندەران چوونەتە نێو هۆڵی پەرلەمانی عێراق و دەیانەوێت ئەو کاندیدەی کە دیاری کراوە بۆ سەرۆکوەزیران نەبێتە سەرۆکوەزیران و ئەو کاندیدە ڕەت دەکەنەوە دەچمە لای پێندێکی دیکە کاکەژار وەردەگرم لە قەرەداخەوە کاکەژار گیان سڵای خوارد لێبێ سڵای خوازە تۆ براکەم تر هەردوو چاوەکانم وعەلەیکە سەلام بەڕێزی تەوەری بەرنامەکە ئاسەکە لەسەر چییە ئەم نووسراوە نایە لە وەڵات کاگەژاکیان تەوەری بەرنامەکەمان لەسەرەوەیە کە حکوومەت بۆچی بێبەڵێنە لە دابەشکردنی موچەی فەرمانبەران لە ڕابردووردا سەرۆکی حکوومەت ڕایگەیاند کە موچەی فەرمانبەران لە هەموو 25 مانگێکدا دابەش دەکرێت بەڵام بەڵێنەکەی خۆی نەبردە سەر و دەزانین کە موچە مانگ لە دوای مانگ زیاتر دوا دەکەوێت دەستە خۆزت لەسەر تەوەری بەرنامەکە حکوومەت بۆچی بێت بەڵێنە حکوومەت هەر بەڵێنی نەبووە تاوک نەبێت بەڵێن ینی خۆی قەرار بوو هەموو مانگی 25 مانگ معاش دابەشکەن ئەمە نەبوو ئەمجا کە موچە دابەش ناکە بێهەڵوێستی خەڵکە بینیمان تیارەیەک هات دوو تۆپیا لەو منتیقەی ساخۆتووەکە عەرەب هەمی هاتە سەرخەت نایەنەلایە کوردەتە سەرخەت 4 کەسدا پاکیشانە دەرکۆبوونەوە هەمیان کردن هەمیان بڵاوە پێکردن ئەمجا لە باتی و 4 کەسە بعد 1000 کەس وایە کەواتە خەڵکی میلەتی کورد وازی لەم دەسڵاتەی هێناوە ئەوانش وازیان لە میلەت ئاوردووە یعنی هەردووکیان وازیان لێکری ئاوردووە حکومەتێکە ئەڵێ ئاشی نەزان خوای گەڕ ئەمە ئاشی نەزانە بەڕاستی نە میلەت لاقە حکومەتی ماوە نە حکومەتی لاقی میلەتی ماوە یعنی تۆ وەرە سەیری کە لەوێنە ئەم هەموو خەڵکە لە کوردستانە کوژرا یەک زەلام نەهاتە سەرجادە داوای حەقی خەڵک بکە لە بەغا 4 عەرەب کوژرا حتا کەیە ئەوروپاش بەڵام لێرانە هەڵوێستیەوە نەبوو ئەمە بێگانە پەرستیەکەی میلەتی کورد لەولاوە بووە سێت کە سەرۆکانمان خۆمان نەمیلەتەکە نا سەرۆکان خواخوان بودلی عەرەب ڕازی بێت و لێن نەڕەنجێت ئەمە یەک دووەمیشان قەزەی موچە و ئەمانی کە حکومەت دابەش ناکە بێبەڵێنی هەمووی بیاخیرەتی میلەتە بەڕاست یعنی میلەت و موچە خوار هەڵوێستی نییە هیچی نییە تۆ لە ماڵەکەی خۆتە ئەگەر ناڵەکانت داوای چکە نەکەن خواخواتە داوای چکە نەکەن یارە ڕۆژکە بە ئیسراحە بە خۆ دانیشت و منام نەڵێ با ئەوەمبەریا با ئەوەمبەرێ ڕێگەم حکومەتەوە یادە نە میلەتە لە ئەوەمبەرێ نە ئەویش لە حانێ ئەدە ساشت هەبێ بەڕاست یعنی سەویکە لە پەرلەمانی عێراق کراوە ئەم ئێوارە باوەڕکە ڕعدێکی ئەوە بچێتە بەتەنی پەرلەمانی کوردستان ئەمان خەمان دێ بەڵام یەکشتی تایە ئەمان هێزێکیان دروست کردەوە بە ناوی هێزی ڕۆژ و بە ناوی نازانم هێزی چێمانەوە هەمووی خەڵکی تورکیا و ڕۆژ ئاوایە هاوڵاتیانە ئەمانە بەس بۆ دایانناون تەشتێکی ئاوا بوو بۆمی خۆیان دروستکەن کاگەژار تۆ سەبارەت بە دابەشکردنی موچە پێ دوایە دواکەوتنی هۆکاری سیاسی یاخود هۆکاری ئابووریان بۆچی ئابووری نیە برا جاران بەرمیلی بە $20 بووی $100 جاران کومرگ ئەنو داهاتی کەمەوە وەنەی کۆرۆناوە نازانم چێوی سەر داهاتی کومرگ دوقاتە جاران ئەنو باوزین پێفەت نارە ناتوانین موچەتەی لەبەرەی باوزین بارزان ێستا باوزین بە 1400 جاران پارەی کارەبا هەرزان بوویسە پارەی کارەبا دوقاتە یعنی شتەکان هەموو دوقاتە بازار دوقاتە تێگەشتی هەموو شتەکان دوقات کردووە موچە بۆ ناتوانم پێم وڵات ئەتوان لەمایەکە تو موچە بن بەڵامکە خەڵک هەڵوێستی نەبوو ئەویش موچە نادە ئەوە مەسەلەکە بەسدا هەڵوێستی میلەت و خەڵکە نا هیچیکە نییە سەیریکە لە وڵاتە 3 مانگ ئاو کارەبان نەبوو سەرەکی وڵاتەکەیان ڕاونا خەڵکەکە قبوڵیان نەبوو بەڵام بەداخەوە لە کوردستانە تازە خەڵک باس ئەشەبیلا یەک شت بکەن 2 مانگ 3 مانگ ئەم ئینتەرنێت و شتە ڕابگیری یەک مانگ ئینتەرنێت ڕابگیرە قەسەم بەخواستە زیادە بەرناکەوێت لە خۆشاندا خەڵک بەس ئینتەرنێت بەسێتیوە هەمووی خەڵکی فەیسبووک و شەو ناخێوە بەیانی خەبەری نابێتەوە ئیدە بەڵێ خەڵک حکومەتیشەوەی و تەخوای کەرە زۆر سپاس بۆ
کاکەژە لە قەرەداخەوە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵازان کۆمنتی بەشێک لایەوەی عزیز دەخوێنمەوە کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە بورهان عەلی دەڵێت لە وڵاتەدا یاسایەک نییە تا سێکتەرەکانی ژیان ڕێک بخات هەروە عەبدوستار خۆشناو دەڵێ داهاتی ئەم وڵاتە لەبەر گەندەڵان و دزەکان ناگات بە موچەخۆران کاک ئەحمەد عەلی دەڵێ حکوومەت بۆ کەمکردنەوەی ناڕازیەکان بەڵێن دەدات نەک بۆ جێبەجێکردنی هێرشنامێکیش دەنووسێت هەتا کورد خاوەنی ئەم دەسەڵاتە بێت هەرگیز لەمە باشتر نابێت مصلح ئیسماعیل دەڵێت هەتا نەوەیەکی پەروەردەکرا و گۆشکرا و بە باوەڕ و خواناسی و ویژدان زیندوو مرۆڤ دروستی نەبێ حاڵی ئەم خەڵکە باش نابێت وڵاتزان و خۆشەویستان ئەوە بابەتی تەوەری ئەمڕۆمان بوو کە قسە و گفتوگۆمان لەبارەیەوە کردوە ئێوەی ئازیزیش سەرنج و تێبینیتان لەسەر ئەم بابەتە هەبوو ئەگەر پەیوەندی دیکە ئامادە بێت دەچمە لای پەیوەندێکی دیک بەڵێ ئازان و خۆشەویستان بەم شێوازاتی نەکۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ